پەیوەند بەر لێ بچینە لای تەور و بابەتەکانمان ئێستا بینین ڕۆژ بە ڕۆژ کە نزیکە بینەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان هاوڵاتیان و کاسبکاران لە نێو بازاڕەکانە یاخود لە نێو مۆڵەکانە ئامادەکاریی باشەکرێت لەوەی کەلوپەلەکان پێداویستیەکان زۆربەی ماڵ و خێزانەکان هەوڵات کۆمەڵێ لەو پێداویستیانە یاخۆ کەلوپەلانە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و پێشوازی مانگێکی خێر و بەرەکەت بکات و لە هەمان کاتیشا ئەبینی لە ئێستاە لە پێشانگای نێودەوڵەتی سلەیمانی فستیڤاڵی کراوەتەوە کام فستیڤاڵات توانی دەرفەتێکە بۆ هەموو ئەو خاوەنکارانە ئەو بەروبوومەنەوە خۆیانە یاخۆ دەستە کارە ناوخۆی کە هەمانە بە تایبەتی گەنجەکانمان لە هەموو بوارە جیاوازەکانە لە خواردنا بێ لە کۆمەڵە پێداویستی ترا بێت لەناو ئەم پێشانگایە بۆ ماوەی 10 ڕۆژ هەتا چەند ڕۆژێک پێش مانگی پیرۆزی ڕەمەزان بەردەوامە بێ کە ئێمەی هاوڵاتی بچوانین ڕۆژانە بچینە ئەوێ سەردان بکەین لە نزیکەوە پێداویستەکان ببینین ئەوەی جێگەی دڵخۆشیە تەواوی ئەو پێداویستیانە لەناو پێشانگاکە بە نرخێکی کەمترە ینی زۆر خێزانەیە کۆمەڵێک لەو خۆراکانی کە بەیەکەوە هەمووی ئەکڕێ لە ماڵەکەی دانێ بۆ مانگەکە لەوێ توانێت بە دەستی بێنێت و بڕەپارێکی کەمتریش بات و بتوانێت دەستی کارەکەشمان زیاتر بکات و بڵێ خێرەکە بۆ ئەویش بچێ باشترە و کەلوپەلی ناوخۆش زیاتر گرنگی پێ بدێ لەو بەروبوومانێک ئێستا لە زۆربەی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەرەمەیەنرێ بە تایبەتی ئەو خواردنە و شکراوەکان بە تایبەتی کۆمەڵە بەروبوومی شیرەمەنی هەیە کە ئێستا بە خۆشحاڵی و خۆمان کارگەمانێ بەرەمی ئەهێنی دڵنیاین لەوەی کە لەکوێ بەرەمێت و چۆن دروستکراوە کەس ساڵانی ڕابردوومانومە لە وڵاتە دراوسەکان و بۆمانێ نازانی چۆن دروستکەوە لەوانێت چەندین نەخۆشی پێوە بێ بۆیە هیوادارین هەر یەکێکمانەگەرە ئارەزوی کرد لەگەڵ خێزانەکە یاخو لەگەڵ هاوڕێیەکە سەردانی بکات بۆی کە بتوانن لە نزیکەوە ئەو پێداویستیانە ببینێت چونکە ئەمە بۆ خۆی لە خۆیان گرنگی و تایبەتمەندی هەیە و بشتوانین تۆش سوودمەندبی بە نرخێکی گونجاو کەلوپەل و خۆراکەکانت دەست بکەیت. جاسەر کۆ لەگەڵ ئەوە شاکاتێک کە کەسێک بەهرەیەکی هەیە بۆی کە ئەمە بتوانین هەم ئەو سەرکەوتو بێت لە بەهرەکە و ئەمەش دەتوانین بۆی کە بچین ئەو بابەتانیان لێ بکڕین یاخۆ سەردانیان بکەین بۆ ئەوەی کە وەکو تۆش ئاماژەت پێکرد بۆی ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەمانە زیاتر گرنگی پێ بدەین و ئەوانی زیاتر بتوانن پەرە بەکارەکەیان بن و بۆ لایەنی ئابوووریەکەش زیاتر پاش دەکەین. اینجا سەرکۆ ئەگەر هەموو ئەمانە هەبێت هەمیشاڵن کاتێک کە لە وڵاتێکە لایەنی ئابوووریەکەی زۆر پاش بێت و خەڵکەکەی بتوانێت کاری ناوخۆیی بکات هەمیشە چی ئەبێت لەوەی کە دادپەروەری کۆمەڵایەتی بەدی ئەهێنرێت و هەستی پێ ئەکرێت هەمیشە ئاسایش لە وڵاتانەیە زۆر بەرقەرارترێکە لەوەی کە دادپەروەری کۆمەڵایەتی هەیە بۆ هەر بۆیە لە جیهاندا ڕۆژێک دانراوە بۆ دادپەروەری کۆمەڵایەتی بۆ ئەوەی کە ئاسایش و سەقامگیری بەرسەقام بێت لە وڵاتەکاندا ئەمە ئەمڕۆ ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین بزانین لەوەی کە هەرێمی کوردستان لە ئێستادا لەکوێ ئەم دادپەروەری کۆمەڵایەتی و چۆن بتوانێت کە زیاترکاری لەسەر بکرێت بە میوانداری زۆر بەڕست خاتو هاناشوان سەرۆکی ڕێکخراوی ڕاگەاندن و ڕووناکبیری ژنان خاتو هانا بانی باش خاتوانە زۆر بەخێر بێت بانی باش بەخێر بێت بەخێر خاتو هانا ڕۆژێک دانراوە لە جیهاندا بۆ دادپەروەری کۆمەڵایەتی باسەرتا پاسێک لە ڕۆژە جیهانێک و دادپەروەری کۆمەڵایەتی بکەین. ساڵانە ئەم ساڵ خۆشبەختانە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستانە یادیکرایەوە ساڵانە ئەم ڕۆژە یادەکرێتەوە ڕۆژی 22 ڕۆژی دادپەروەری کۆمەڵایەتی و هەموو ئەو بەبیرهێنانەوانە ئەکرێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر مەسلەی دادپەروەری کۆمەڵایەتی و خودی سیستمەکە چۆنە ناساندنی بە خەڵک و ئەمە هەڵبەتە زیاتر ئەرکی کەسانی ئەکادمی و ڕێکخراوەکان و لایەنە پەیوەندیدارەکانە بۆی زیاتر کۆمەلگا ئاشناکەن بەم ڕۆژە. زۆر باشەکەواتە لە ناو هەر کۆمەلگایەکە لە ناو هەر وڵاتێکە کاڵین یەکسانی هەبێت کۆمەلگایەکی تەندروستن لە لای خۆمان لە بەرەوەی بارودۆخی وڵاتانی دراوسێ و بڵێ زەختی ئەوان لەسەر ئێمەیە لەوانێت زۆر جار ئەو یەکسانیە یاخود ئەو دادپەروەریە نەبێت لە بەرەوەی کە هەست بە ئاسایشێک ناکەیت لە بەرەوەی کە جەنگی چواردەورمان لەسەرە تا چەند هەوڵدراوە ئێمە لە ناو خۆمانە بتوانین ئەو بارودۆخەشمان بەسەر بێ بەڵام هاوسەنگێک دروست بکەین. ئەمە مەسلەیەکی زۆر فراوان و پەیوەندیداری ڕاستە و خۆیان بە هەرێمی کوردستانەوە. ڕاستە عەدالەتی کۆمەڵایەتی وەکو سیستەم و وەکو پێکهاتەییەکانی و وەکو پایە سەرەکیەکانی زۆر پایی لە هەرێمی کوردستانە بەرقرار نییە بەڵام یەکێک لەو خەسڵەتە باشانەی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوبەندیە کۆمەڵایەتیەکەیە چونکە زۆر جار لە عەدالەتی ئیجتیماعیە کۆمەڵایەتیە باس لەواکە ئەڵێ کاتێک دادپەروەری کۆمەڵایەتی لە شوێنێکا کە لێنێکی لێ دروستە بێ ئەگەر هاوڵاتیەکانی دڵسۆز و
خۆنەویست بن و هاوڵاتیەکانی تێگەیشتوو بن ئەو هاوبەندی کۆمەڵایەتیە ئەو کە لێنە پڕ ئەکاتەوە بۆ نمونە ئێمە کاتێک لە گەڕێکێکا بینین کە خێزانێک هەژارن ئەبینی هاوبەندی کۆمەڵایەتیەکە بە شێوەیەکە خۆی هەژارە پێویستەکە حکوومەت دەستی بگرێ و هاوکاری بکە و خزمەت گوزارەکانی پێشکەشکا بەڵام هاوڵاتیەکان یا خێزانەکانی تر ناوەستن چاوەڕێ ناکەن خۆیان ئەو هاوبەندی کۆمەڵایەتی دروستەکەن و هاوکاری ئەکەن دەیان هەوڵی لەم جۆرەوە دەیان هەنگاوی لەم جۆرە هەیە سەرمایەدارێک مەسەلەن ئەتوانێت ئەو کارەی کە کردوێتێ سەرشانی خۆی نیکە بەڵام بینی زیاد لە 15 خوێند کار پشتگیری مادی ئەکا بۆ ئەوی بتوانن خوێندنیان تەواو بکەن یان هاوکارە لە بنیادنانەوە یاخود نۆژانکردنەوەی قوتابخانەکان کە ئەمانە هەمووی ئەرکی حکوومەتە بەڵام هاوبەندی کۆمەڵایەتیەکە زۆر جار ئەم کلێنانە پڕ ئەکاتەوە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بڵین حکوومەت ئەبێ بوەستێ یاخود سیر نەکا یاخود ئەم هەنگاو نەنێ بۆ عەدالەتی کۆمەڵایەتی زۆر باشەکەواتە دادپەروەری کۆمەڵایەتی لە سەرەتادا ئەبێت تاک بنیاتی بنێت و لە پاشاندا کۆمەڵگاکە لەبەرەوەی ئێمە هەمیشە تاکەکان باس لەواکەنەوەی کە پێویستە دادپەروەری هەبێت بەڵام هەندێک جار ئێمە لەوانەیە لە خودی خۆمانە لەو ڕەفتارانەی کە ڕۆژانە مانایەکەین دادپەروەری بەدی ناکرێت زۆر جوانە ئەمە یەکێک لە پایەسەرەکیەکانی عەدالەتی کۆمەڵایەتی دادپەروەری کۆمەڵایەتی ئەوەیە کە کەسی شایستە لە شوێنی شایستە بێ بۆیە زۆر جار ڕوو ئەیات کە لای ئێمە ئەمە هەیە مەسەلەی خزمێنەوە هەندێک بابەتی تریەتە ناو پۆستە ئیداریەکان یاخود حکومیەکان یا هەر شوێنێک بێت کە ئەڵەم پۆست مەرج نییە مدیر عامێک بێ لەوانەیە کەسێک بێ بەشێکی بچووکی لەلابێ بەڵام بتوانێت کە کاریگەریەکی ڕاستە و خۆی هەبێ من هەمیشە بە سوپاسەوە ئەڕوانمە سەر ئەو کەسانەی کە بە تایبەت لە شوێنەکانی خۆیانە هەوڵ ئەن هاوکاری دەوروبەریان بکەن بە تایبەتی گەنجان ئەبینین زۆر گەنج هەیە لە شوێنی ئیداریایە لە شوێنی حکومیایە لە کەرتی تایبەتە بەڵام زۆر هاوکارە بۆ دەوروبەری خۆی ئەمە زۆر جێگەی دەستخۆشیە بەڕاستی ئەبینین کەسانێکە تێئەگالەوەی کە گەنجێک پێویستی بەکارکردنە پاپشتی گەنجێکەکە یا خانمێک دووگیانە یا خانمێک پێداویستێکی هەیە ئەمانە هەمووی پێمان ئەڵێتەوە کە ئەگەر کەسی شایستە لە شوێنی شایستە بێ ئەوە بەدڵنیایی هەنگاوەکان زۆر باشترە بێ و بەدڵنیایی هاوبەندیە کۆمەڵایەتیەکانمان تونند و تۆڵتر ئەبێ چونکە کاتێک تۆ هاوکاری کەسێکەکەی بەرپرسیارەتێکی شێخەیتە سەرشان ئەمەش بنەمایەکی سەرەکی عەدالەتی کۆمەڵایەتیە هەم بەرپرسیارەتی واتە هەم ئەرک هەم مافەکان کەواتە لە ئەرکەکانە یەکسان و لە مافەکانیشا یەکسان زۆر باشە خاتوانە زۆر کات کە زۆربەی ئەم بابەتانە کە پەیوەستە بە کۆمەڵگاوە لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکان هەوڵێن لە سەرەتاوە لە دەستپێک و بناخەوە کار لەسەر ئەم بابەتە بکەن مەبەستم چییە ئێمە تا چەند گرنگیمان ناوە بە خێزان بە سیستەمی پەروەردە لە مناڵی و مناڵەکانمان فێری ئەم دەستەواژانە بکەین فێری یەکسانی بکەین فێری ئەو بکەین کە چۆن هاوسەنگی ڕابگرێت لە نێوان تەنانەت چوارچێوەی خێزانەکەی خۆیان دوجار بۆ ناو سیستەمی خوێندنەکەی دوجار بۆ ناو کۆمەڵگا ئەم ستێپ بای ستێبە و ئەکات کە مناڵە ئاشناکە بە دنیایەکی یەکسان بوون ئاشنایە کات بەوەی کە چۆن بتوانێت بە ئەرێنیەوە بیر بکاتەوە نەک ڕەشبین بێت و شەڕانگێز بێ ئەم بنەمایی کاری لەسەر بکرێ ئەتوانی کۆمەڵگایەکی ئاسایش دروستکەین بەڵێ پەروەردای چێکە لەو سێکتەرە گرنگانەی کە عەدالەتی کۆمەڵایەتی باسی لێ ئەکا بە یەکێک لە پایە سەرەکیەکانی دائەنێ پەروەردە و تەندروستی پەروەردە ڕنگدانەوەی فەلسەفەی پەروەردە و هەروەها جۆری پەروەردە و فێرکردن و هەروەها ئەو پەروەردەیی کە لە خوێندنگەکانە هەیە بەداخەوە ئێستا کە ئەبینین لەم چەند ساڵی دواییە مناڵەکانی ئێمە مناڵەکانی ئەم میلەتە بەهۆی مەسەلەی بایکۆت و نەدانی موچەکانەوە زیاتر لە ماڵەوەن بۆیە لە ڕووی دەرونیەوە هەم فشارێکی دەرونی زیاتریان لەسرە و هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە پەنابردنیان بۆ سۆشیال میدیا یا تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود هەر کارێکی تر ئەمە دەرهاویشتەی زۆر خراپی هەیە بۆیە گرنگە لە مەسەلەی پەروەردە و فێرکردنە کە پایەی سەرەکی عەدالەتی کۆمەڵایەتیەوە باس لەوا کاڵە پەروەردەی پێشکەوتوو یعنی ئەبێ مناڵان بەهرەمەند بن بەبێ جیاوازی عائیلەکانیان بەبێ جیاوازی ئەوەی کە عائیلەکانیان یا خێزانەکانیان هەر پێکهاتەیەکی کۆمەڵایەتیان هەیە پێویستەکە ئەو مناڵە بەهرەمەند بێ لە خوێندنی پێشکەوتوو کە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەمە لێنێکی گەورەیە زۆر باشە یاسا تا چەند گرنگە یاسا سەروەر بێت زۆر کەسمانەیە لەوانەیە کە کارێک ئەکەن ئەڵێ دەی خۆ یاسا هیچ ناکا بەرامبەرمان بەڵام تا چەند گرنگە ئەگەر یاسا سەروەر بێت بە دڵنیاییەوە لەم وڵاتەیە دادپەروەری کۆمەڵایەتی بۆ تاک بە تاکی بەدی ئەهێنرێت یەکێک لە مەسەلە
هەستیارەکان لە کۆمەلگای ئێمەیان نەبوونی هۆشیاری یاساییە ئەگەر هۆشیاری یاساییمان هەبێ هەموو ئەزانن و هاوڵاتی تێئەگا لەوەی کە مەسلەی یاسا چەند مەسلەیەکی هەستیارە و چەند مەسلەیەکی گرنگە و چەند ئیجراعاتە یاساییەکان ڕۆتینە یاساییەکان چەندێک هیلاکەر و تااقەت فڕۆکێنەوە سزاکان چەند قورسە زۆر جار کە کەسێک ئەبینین کە لە تۆڕ کۆمەڵایەتیەکان تەشهیرەکە کارێکی قێزەون ئەکا ئەبینین کە تێناگا لەوەی کە یاساکە چۆن ئەم بابەتەی شی کردوێتەوە کە ئەگەر تێنەگاوە دواتر کە ڕوبەڕووی یاسا بێتەوە زۆر پەشیمانە لەو کاری کردوێتی تێئەگا لەوەی کە سزاکان ئەوە نەقورسن نە ئەبوو ئەو کاری بکردایە نە ئەو دەست پێشخەریەی بکردایە لە هەموو تاوانەکانە ئەو تاوانانەی کە ئەکرێ یاساکان یاسای زۆر تونند و تۆڵ زۆر قورسن و دادوەرە بەڕێزەکان و دەستگای قەزایی ئێمە دادگاکانی ئێمە زۆر کەسانی شایستە و بەهرەمەندی تایە کە ئەتوانن کە لە جێبەجێکردنی یاسایەوە لە جێبەجێکردنی ڕێڕەوە یاساییەکان کاریگەری ڕاستە خۆیان هەبێ بەڵام لێت ناشارمەوە مەسلەی نەبوونی هۆشیاری یاسایی و هەندێک مەسائلی پەیوەندیدار بە جێبەجێکردنی یاساکانەوە ئەمە کلێنی گەورەی دروست کردووە کە پێویستی بە معالەجەی ڕاستەوخۆ هەیە کەواتە ئەو نەبوونە ئەرکی سەرشانی چێ ڕاستە ئێمە وەکو میدیا ئەرکی سەرشانمانەکە ئەمە هاوڵاتیان ئاشناکەین بەو یاسایانە بەڵام ئەرکی چێ زیاتر کە بتوانێ کۆمەڵگا بەر لەوەی گەنجێک کەیبینی ڕۆژانە لە چاکسازیەکان چەندین گەنجمانێ لە تەمەنێکی خوار 18 ساڵە هەڵەیەکی کردووە تووشی سزایەک بۆ تۆ کە ناتوانێت ئێستا لە زیندان بێتە دەرەوە کە گفتوگۆشی لەگەڵاکەی پەشیمانێکی وای پێوە دیارە کە تازەت هیچ ناکرێت کە یاسا ڕوبەڕووی بۆ تۆ ئەرکی چیە کە پێشتر ئەم گەنجە ئەم کەسا وەشار کاتەوە لەوەی کە ئەمە کارێکی هەڵەیە مەیکە چکە دوجار سزاکەی وەرەگریت هەموو ئەو ناوەندە یاساییانە یا ئەو ناوەندانەی کە ڕاستەوخۆ کار لەگەڵ مەسلەی یاساوە لەگەڵ پارێزەرە بەڕێزەکانەکەن و هەروەها ڕێکخراوەکان ئەرکێکی زۆر گرنگیان لەسەرشانە بۆ مەسلەی هۆشیاری یاسایی لە هەموو یاساکان بە تایبەتی ئەو یاسایانەی کە هەنووکەی لە هەرێمی کوردستانە زۆر مامەڵەی لەگەڵ ئەکرێ ڕاستەوخۆ یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە تەکنەلۆژیەکان یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی و یاساکانی تریش هەریەک بە جۆری خۆی بۆیە گرنگە ئەم هۆشیاریە یاساییە هەمووان بەیەکەوە ڕێکخراوەکان میدیا و ناوەندە یاساییەکان لایەنە پەیوەندیدارەکان کار لەسەر هۆشیاری یاسایی بکەین لەبەرەوەی مەسلەیەکی زۆر هەستیارە وەک خۆت وتت گەنجێک کە بەهۆی تاوانێکەوە لەوانەیە هاوڕێیەکی پێی کردبێت پشتیوانی کردبێ یاخود هانی دابێ ئەو تاوانە بکە و پێی وابوو بێت تاوانێکی بچووکە دزینی شتێکی بچووکە یاخود تاوانێکی بچووکە بەڵام سزایەکی قورسی هەیە و ڕوبەڕووی حاڵەتێکی دەرونی و کۆمەڵایەتی زۆر سەختە بێتەوانێت لەم کاتەیە بۆیە هیوادارم هەموو گەنجانمان بە دوور بن لەم تاوانانە و هۆشیارێکی هەوڵ بن کە لە ڕێی سۆشیال میدیاشەوە ئەتوانن ئەویان دەست بکەوێت چەندین تۆڕی کۆمەڵایەتی چەندین پلاتفۆرمی تایبەت هەیە بە مەسلەی هۆشیاری یاسایی بتوانن سوودی لێ ببینن سەپاس لە تۆڕە کۆمەڵایەتەکان کرد بەڵام ئەتوانین بڵێن بەلایەنێکی دیکە تۆڕە کۆمەڵایەتەکان و میدیا هەندێک جار خۆیان کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە ئەو ناداتپەروەریە سەقامگیر بێ لەوەی کە هەندێک جار بەدی ئەکرێت ئەو بابەتیان کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بڵاو ئەکرێتەوانە کاتێک کە کەسێک ئەیبینێت تاوانکاریەکە کوژیەکە ئەبنێ ئەمان دووبارە ئەکرێتەوە کاتە تا چەند گرنگە لەوەی کافلتەرەکە بێت بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ ڕاگەیاندنەکان و بۆ میدیاکانیش ئەمە ئەچینەوە سەر بابەتی ئەوەی کە کەسی شایستە لە شوێنی شایستە بێ کەناڵە میدیاییەکان ئەگەر کەسانێکی شایستەیان تیابێ و بتوانن ئەو بابەتانی کە ئیخەنەوە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان بابەتی بنیادنەر بێ هۆشیاری بدا بە هاوڵاتی ئەمە مەسلەیەکی زۆر گرنگە بەڵام خۆتە بینی لە هەرێمی کوردستانە جۆرێک لە زمینەی ئازادی ڕادەربڕین بە شێوەیەک ڕەخساوە هەندێک جار لە هەندێک کەناڵ هەیە یا هەندێک تۆڕی کۆمەڵایەتی سەر بە کەناڵ هەیە بە جۆرێکی تر ئیسیفادەی لێ ئەکا بۆ جۆرێک لە نائارامی کۆمەڵایەتی دروستەکە هەر کەناڵێک یاخود هەر پلاتفۆرمێک یاخود هەر سەکۆیەک کە نائارامی کۆمەڵایەتی دروستکە تاوانی لێ ئەکەوێتەوە بۆیە گرنگە ئەو کەناڵانە یاخود ئەو پلاتفۆرمانە یاخود ئەو سەکۆیانەی کە لە سۆشیال میدیایە هەن زۆر بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ هەست و توانای جەماوەرا بکەن بۆ تێگەیشتن هەست و تێگەیشتنی جەماوەرا بکەن و هەست و ڕای گشتیا بکەن بۆ ئەوەی کە بتوانن کە هاوڵاتی دوورخەنەوە لە تاوانەکان چونکە ئەمە ئەرکی هەمومانە بەڕاستی هەریەک لە جێ خۆیەوە هاوڵاتی هۆشیار بکاتەوە و هاوڵاتیش خۆی بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ پرسە کۆمەڵایەتیەکانە بکە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بە تایبەتی بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمووشمانەزانین لە
لەم چەند ڕۆژەی ڕابردووە بەوەی بەکارهێنانی خراپ و چەندین کەس دەستگیر کران یعنی هاوڵاتیان دڵخۆشن بەوەی کە ئاسایشێک هەیە کە چاودێری ئەم بابەتاناکە کە کۆمەلگاکەمان بەرە و ڕێژکەیشی کەنەبا هیوادارین ئەوانەی کە خەریکی ئەم بابەتانن کۆمەلگا بەرەگە و ڕێگایکی خراپە بن زوو یاسا ڕوبەڕویان بێتەوە باسی ڕێکخراوەکانە کرد ئێمە کۆمەلگایەکین هەمیشە زۆر تێکەڵین هەمیشەش گوێمان ناوەتێ لە ڕابردوو هەتا ئێستا بەبێ جیاوازی دینی بەبێ جیاوازی خێڵایەتی بەبێ جیاوازیەوەی تۆ خەڵکی ناوچەیەشی تری هەمیشە باواشێکی گەرممان گرتوێتەوە ڕێکخراوەکان ڕۆڵێکی بەرچیان هەبووی چێ لەو ڕێکخراوانش سیدیوە بوو کە بەڕێستان زۆر کارەتیا کردووە لە مەسەلەی دادپەروی کۆمەڵایەتیە تا چەند گرنگە من خۆم بە خەڵکی ئەم نیشتیمان نازانم بەڵام مرۆڤێکی کە شاتۆ لەم نیشتیمانیاژی هاوشێوی من با یەکسان بێت تا چەند گرنگم بابەتە کاری لەسەر ڕێکخراوەکان هەوڵیان داوە چونکە یەکێک لە ئەو بابەتە سەرەکیانەی کە دادپەروەری کۆمەڵایەتی باسیەکە چونکە سیستمێکی پێکهاتەیە ئەڵێ ئەو کەسانەی کە ئاوارن یا پەنابەرن یەنە ئێرە ئێمە خۆمان نزانین کە بەهۆی هەڵکەوتەی هەرێمی کوردستانەوە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە خوشکوبرایانمان لەوانەیە لە ڕۆژهەڵات باکوور ڕۆژ ئاوا لێرە بن بۆیە وەک هاوڵاتیەک لێرە مامەڵیان لەگەڵاکرێ ئەگەشتی بەداخەوە ئەو سیستمە یاسایی کە پێشتر لێرە پەسەند کراوە کاری پێکراوە زۆر جار ئاستەنگی گەوریان بۆ دروستەکە بەڵام لە عەدالەتی کۆمەڵایەتیە ئەڵێ بێ حکوومەتە خۆجێیەکان و حکوومەتەکان زۆر بەوردی کار لەسەر ئەوە بکەن کە هەر هاوڵاتیەک شکۆی پارێزراو بێ لە هەرێمی لەو شوێنەیە کە کاری تیا ئەکا یا لەو شوێنەیە کە ئەمێنێتەوە چونکە خۆتەزانین جاڕامەی گردوونی مافەکانی مرۆڤیش تەکید لەوە کاتەوە کە مرۆڤەکان بەشکۆوە پێویستەکە سوودمەند بن لەو خزمەت گوزاریانە یا لەو شوێنەی کە تیان نیشتەجێن سوودمەند بن لەو خزمەت گوزاریانەی کە هەیە لێرەیە ئاستەنگی گەورەمان هەیە بەڕاستی بەنسبەت ئەو ئەوارانە یاخود ئەو پەنابەرانە یاخود ئەو خوشکوبرایانەمان کە لێرن ئاستەنگی گەورەمان هەیە پێویستە کاکە زیاتر و زیاتر هەنگاوەکانمان باشتر بێ بۆ خزمەتکردنی ئەوان ئەگەرچی لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەوڵمان ناوە و لە ڕووی ئابووریەوە لە ڕووی خزمەت گوزاری ترەوە هەوڵمان ناوەکە هاوکاری بکرێن بەڵام هێشتا لە ڕووی دۆکیومنتە پێویستەکان لە ڕووی پێناست لە ڕووی خوێندنی مناڵ لە ڕووی پێناسی مناڵ یاخود لە ڕووی ناساندنی مناڵ هێشتا پێویستمان بەوە هەیە کە هەنگاوی باش ئاستەنجەکان چییە خاتوهانا زۆر جارێ ماڵین ئەو کەسانە کە هاتوونە تێرە زۆر جار تێکەڵی ناو کۆمەلگا بە تایبەت ئەو مناڵانەی کە لە خواردەمەنی هەژدەوە زۆر جار بۆی کارکردنەوە دەوانێت ڕوبەڕووی کۆمەڵێ مەسایلی کێچەڵی سێکسی یاخود بۆ نمونە تانە لێدان یاخۆ قسەی خراپ بەرامبەریان ئەبینی لە ڕێکخراوەکان زۆر جار پارێزەر بەتیەکەین تا چەند گرنگە ئەمانم یاسایەک لە پشتیەوە هەبێ بۆی کە کەسێکی ئاسایی نەتوانێت مامەڵێکی ناتەندروست بێت زۆر گرنگە چونکە زۆر جار ڕوئەیە وەک بەڕێزت فەرمووت کە مامەڵێکی ناتەندروستیان لەگەڵە کرێشەر نییە مناڵ بێ جاری وا هەیە کارمەند هەبووە لە شوێنە کاری کردووە موچەکەی نەدراوەتە یا لە شوێنە کاری کردووە توندوتیژی بەرامبەر کراوە ژنانێک هەن لە باکوور لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات هاتوون زۆر جار ناچارن کە کاری تاقت بڕوکێ بکەن مناڵی وردیان هەیە بەڵام ئەبینین لە ڕووی یاساییەوە دۆکیومنتە یاساییەکان کە پێویستە بۆیان ناکرێ مەسلەی ئیقامە تێچوویەکی زۆری تێئەچێت تاقت بڕوکێنە بۆ ئەوان ئەمانە هەمووی ئاستەنگن لە بەردەم ژیانێکی ئاسایی بۆ ئەوانە ئەگەرچی هەنگاوی باشنراوە بەڵام هێشتا پێویستمان پێیە لەم بەشەیە هاوکاریەکانمان باشتر بێ و خزمەت گوزاریەکانمان زۆر باشتر بێت باشە خاتوهانا باس لە کارکردن کرد کەواتە ئەکرێ بڵێن لەو شوێنەشی کە کەسانەکەن کە کاریتیا ئەکەن ئیتر کارمەندن یاخود هەرچ پلە پۆستێکیان هەیە لە شوێنی کارەکانیان ئەبێ مەرجەکە بێت بۆی کە دادپەروەری کۆمەڵایەتی لە شوێنی کارەکانیشان بەدی بهێنرێت زۆر ڕاستە چەندین ڕێکخراولانی پەیوەندیدار وەزارەتەکان سەرقاڵی ئەوەن کە یاسای کار دابڕێژنەوە یاسای کار ئەبێ یاسایەک بێ کە گشتگیر بێت چونکە تا ئێستا ئەو یاساکاری کاری پێ ئەکرێ هی زۆر 1959 تقریبان ئەو زیاتر کار بەو یاسایە ئەکرێ بۆیە ئەو پرۆژە یاسایی کە ئێستا سەرقاڵن بۆ داڕشتنی هەموو ئەو کەلێنانەی کە پێشتر هەبووەوە ئێستا لە کەرتی تایبەتە هەیە لە کۆمەڵێک بابەتی ترا هەیە پەیوەندیدار بە میدیاکانەوە بە سوشال میدیاکانەوە هەوڵ ئەدرێ لە یاسای کارە جێگە بکرێتەوە بۆ ئەوەی یاسایەک بێتیایە هەمومان بەهرەمەند بین لە ئەو یەکسانی فرسەت و مافانەی کە لە عەدالەتی کۆمەڵایەتیا باسەکرێت باشە تا چەند گرنگە ئێمە بەدەر لەوەی کە ئەتوانین لەناو کۆمەڵگەیە خۆمانە بە ئاسایشی کۆمەڵایەتیە دروستکەین بەڵام زۆر جار ئەم ئاسایشە بە هەر هۆکارێک بێ بۆ منە تێک ئەچێت یاخود زۆر جار وای لێ شتەکە بێ بە بەشێکی گرنگ لەناو کۆمەڵگەیە هێنانەوەی ئەو ئاسایشە
ئەتوانین بڵێن کۆمەلگا خۆی ئەتوانێت بیکە یاخۆ ئەرچی حکوومەتە یاخۆ ئەرچی کۆمەڵی ڕێکخراوە بیکات هەمەلایەنەیە مەسلەی ئاسایشی کۆمەڵاتی مەسلەی ئاسایشی کۆمەڵاتی ڕوبەرێکی فراوانە و گرنگیەکی خۆی هەیە خۆتەزانی لە سایی ئاسایش و ئارامی کۆمەڵایەتیەوە هەم تاوان کەمە بێتەوە هەم تاکەکانش کۆمەند دەبن هەم بەهرەمەند دەبن لە خزمەت گوزاریەکان بۆیە زۆر گرنگە ئەمە هەمەلایەنە بکرێ ئێمە بینیمان کە کۆمەڵێک ڕێکخراو کۆمەڵێک داخوازیان هەبوو لەسەر مەسلەی تۆڕ کۆمەڵایەتیەکان کە سوکایەتی بە تاکی کورد نەکرێ و کۆمەڵێک بابەت هەیە تەرح نەکرێت لە سوشیال میدیایە و بینیمان ئاسایش بە دەستخۆشیەوە کە ڕێوشێنی پێویستی گرتووەتە بەر ئەبینین کە ڕێکخراوەکان هۆشیاری زیاترێن لایەنە پەیوەندیدارەکان هۆشیاری زیاترێن پارێزەرەکان ناوەندەی یاسایەکان بۆیە ئەمە هەنگاوێکی هەمەلایەنەیە بەیەکەوە یعنی تا بەیەکەوە ئەم هەنگاوانە ننرێ کە لێنیتی ئەکەوێ بۆیە تەکید لەوە کاتەوە عەدالەتی کۆمەڵایەتی کە هاوبەندی کۆمەڵایەتی زۆر گرنگە و بەڕاستی ئەو هاوبەندیە کۆمەڵایەتیە لە هەرێمی کوردستانە زۆر بەرچاوە و زۆر بەرهەستە و هەستی پێ ئەکرێت کە تاکەکان لە ناویەکە زۆر گونجاون بەیەکەوە و پشتیوانی یەکترن ئێمە پێویستمان بە زیاتر هەیە چونکە وە گوتم لەلایەنە حکومیەکە و لەلایەنە کۆمەڵایەتیەکە و کۆمەڵێک کە لێنمان هەیە پێویستەکە پڕی بکەینەوە بەیەکەوە ئێمە دەستخۆشی لێکین زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبن هیوادارم هەموو لایەک بەهرەمەند بین وەکو یەک لە دادپەروەری کۆمەڵایەتی لە ئایندەیەکی نزیکدا دەستەکانی خۆش زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس